هەموو ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان پشتگیری لە ڕێکەوتنی ناوکی لەگەڵ ئێران دەکەن جگە لە دەسەڵاتی ئێستای ئەمریکا کە لە مانگی 5دا لە ڕێکەوتنەکە کشایەوە و لە مانگی ڕابردوو گەمارۆکانی دیسان بەسەر ئێراندا سەپاندەوە. ئێران لە خواستی باشی وڵاتانی تر بە خراپی کەڵک وەردەگرێت و بڕیارەکانی دوا لە دواییەکی ئەنجومەنی ئاسایش بۆ تاقی نەکردنەوەی موشەکی باڵستیک ناوەتە ژێرپێ. ئەمریکا هەرگیز ئەمە قبول ناکات. مایک پمپئۆ وەزیری دەرۆی ئەمریکا دەڵێت ئێران گەورەترین هێزی موشکی باڵستیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەیە کە زیاتر لە 10 سیستم دەگرێتە خۆی چ ئەوانەی دروست کراون و چ ئەوانەی خەریکی پەرەپێدانیانن. بە وتەی بەرپرسانی ئێرانی هەندێک لە موشکەکانیان دەتوانن زیاتر لە 2000 کیلومتر بڕۆن و ئەمەشیانی هەندێک لە وڵاتانی ئوروپایی دەتوانن بکەونە بەرمەترسی موشکی ئێرانەوە. ڕێکەوتنی ناوەکی ساڵ 2015 گەمار و ئابوووریەکانی ئێرانی وەلانە و لە بەرامبەردا ئێران زۆربەی چالاکی ناوەکیانی خۆی ڕاوەستاند و ڕێگا دەدات بە چاودێری نەنەتەوەیی بەسەر بەرنامەی ناوچەکەی. ئاژانسی وزەی ناوەکیش بۆ چەندین کەڕات جەختی لەوە کردوێتەوە کە ئێران تا ئێستا پابەندی ڕێکەوتنی ناوەکی بووە و ژێرپێ نەناوە. بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش کە پشتگیری لەم ڕێکەوتنە دەکات داوا دەکات لە ئێران کار لەسەر موشکی بالستیکی جۆری وانە کات کە دەتوانن کڵاوەی ناوکی بگوازنەوە بەڵام بەڕوونی ڕێگا لە ئێران ناگرێت. ڕۆژی چوارشەممە پمپەوە داوای کرد بربەستێنێتەوەیەکان لەمەەر بەرنامی موشکی بالستیکی ئێران تونتر بکرێت. ئەمریکا هەوڵ دەدات بە هاوکاری ئەندامانی تری ئەنجومەنی ئاسایش گەمارۆ بخاتەوە سەر بەرنامەکانی موشکی باڵستیکی ئێران وەک لە بڕیاری ژمارەی 1929 ئاماژەی پێدراوە. بەرپرسان ئێران هەمیشە دەڵێن بەرنامی ناوکی ئێران بەرنامێکی ئاشتی خوازانەیە و جێهێشتنی ڕێکەوتنی ناوکی لەلایەن ئەمریکا و شەرمەزار دەکەن. ئەنجومەنی ئاسایش پێویستە بە توندی ئەمریکا شەرمەزار بکات بۆ ئەوەی گەمارۆکانی سەر ئێرانی خستۆتەوە گەڕ ئەمەش بە ژێرپێنانی یاسانەوە دەوڵەتیەکان و بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان. هاوپەیمانانی ئوروپای ئەمریکا ئێشتا پابەندی ڕێکەوتنی ناوچین. پێمان وایە ڕێکەوتنی ناوچی بەشێکی گرنگە لە چوارچێوەی جیهانیدا بۆ کۆنتڕۆلکردنی چەکی ناوچی. ئەمە سەرمایەیەکی گرنگە بۆ ئاسایشی ئەوروپا و ناوچەکە و لە بەرژەوەندی هەمووانیشە. لەوە ناچێت پلانی ئەمریکا بۆ بربەستخستنە سەر بەرنامەی موشکی باڵستیکی ئێران لە ڕێگای ئەنجومەنی ئاسایشەوە زۆر سەرکەوتوو بێت چونکە وڵاتانێک وەک ڕووسیا و چین دەتوانن هەر بڕیارێک لەم ئەنجومەنە ڤیتۆ بکەن.